ئاوێ سا سڵاوتان لێبێ لە یەکێک لە کێڵگە کشتتوکاڵەکانم لە پارێزگای سلێمانی کە ئەم جوتیاری کە ئێستا من لای مهاتومەتە نێو کشتتوکاڵەکەیەوە لێرە بیبەری کردووە و بیبەرەکەی لە ئێستادا کرێکارەکان و خۆیان سەرقاڵی ڕێنین بۆەوەی کە بیبن بۆ نێو علوەکان و بیفرۆشن. ئەوەی کە من بە دۆداچون و زانیاریم کردووە لەم ماوانەی ڕابردوودا بەراورد بە ساڵی ڕابردوو نرخی سەمات زۆر زیادی کردو. ئەمەش جوتیاران دەڵن کە گرفتی بۆ دروستکردن وردەکاریم بابەتە من لەگەڵ ئەم جوتیارە کاگیادگار تاوتۆ یەکەم کاگیادگار سڵاو لێبێ. ئەگە تەشریفێنی تەیەرەوە نرخی سەمات چەندێ زیادی کردو و چه ئاستەنگ و گرفتێکی بۆ تۆ دروست کردو و دواتر باسی کێشەکانی تریشانە کاگۆرانم کاتتان بەژا خوا بەخێر خێراتنی کەناڵەکەتانەکەم ڵات دوی هێندەی ساڵان زیایی کردووە ساڵان فردێ سەمات مەکری بە 18,000 ئەم ساڵ بە 35. هەموو جۆرەکانی سەمات بە شل و ڕق و یان ئەو جۆری بۆر و سپی و ئەمانە هەمووی چۆن گۆڕانکاری بەسەراتوە نرخەکان بەرز بۆتەوە دوو هێندەی ساڵان بەڵێ جان دوو هێندەی ساڵان زیایی کردووە. چی گرفتێ بۆ تۆ دروست دەکات تۆ کە جوتیارێکی کە بە دوو هێندە نرخی سەمات گرانترە کڕی ینی ئەو ئاسەنگانە چین کە بۆ تۆ دروست کاگۆران بێت و ڕستەکە و پارە نەکا تووشی زەرێکی گەورەیەبی تووشی زەرێکی زۆر گەورەیەبی. وەڵای بۆ گرانیەوە ێستا ئەبێت ئیشکەی بەس بۆ سەماد و بۆ دەرمانی کیمیایی بەبێ بەزیش بۆ وانەکەی گرانیەکە لەکوێوە سەرچاوی گرتووە هەمووی ڕەبتە بەم دولارەوە هەر هەمووی ڕەبتە بەم دولارەوە کاگۆران. ئەی بازارتان وەزی چۆنە لەگەڵەوەی کە ئەنی سەمات گران بووە وەکو تۆڵی بەهۆی دۆلارەوە ئەی بازار چۆنە فرۆش چۆنە تا هەفتەیەکیش لەمە پێش دە ڕۆژ لەمە پێش سنووقی تەماتەما بازار ڕۆپێ ئەمەی هەفتەیەکە بازار بەرزبووەتەوە چولێ 100 ناری چۆتە سەر سنووقی تەماتەما بازار ڕۆپێ پارەی سنووقەکەی نییە کاگۆران سنووقێک ڕم بە 600 دینار ئەی کرێ سیارە کرێکارەکە ئەی پارەی تۆ شتەکەی ئەو سەمادی کە ئێوە ئەیکڕن ئەی حکومت چیتان بۆ دابینەکە هیچ سەمادێ وەرەگرن لە شتێکمان بۆ دابین ناکەنەوەڵە هیچ شتێکمان بۆ دابین نابکە. ئەگە جوتیارە کۆن بێ تازە بێ ینی هیچ کاتێک مەسەرەن حکومت سەمادی ناداتێ ئەی خۆ ئەڵن ساڵانە سەماد دێدا بەش دەکرێ ئەنی ئەدرێ بە شێوە بتۆ ئەدرێ بە جوتیارەکانی کە گەنم و جۆش دەکەن کاگۆران بە فەلاح نادرێ فەلاحی تەڕە برا گەورەی بەڕێزی سپاس دەکەم. ئاوێ سامە بەشە بوون لەو زانێرانی لە ئێمە لەگەڵەوەدا ئەنی گلەی ساغ نەبوونەوەی بەرەمەکانیان هەیە و ساڵانە بەشێکی زۆر لە جوتیاران کە دەبینن ئەوان گرفتیان هەیە بەرەمەکانە ناتوان ساقەنەوە بۆ داواکەن کە مشوران لێ بخورە بەدەمیانەوە.